ململانەی 100 ساڵەی ئیسرائیل و فەڵەستین چۆن دەستی پێکرد، داهاتوو چی بەدوای خۆیدا دەهێنێت. بەریتانیا دوای شکستهێنان بە ئیمپراتۆریەتی عوسمانی کە فەرمانڕاوایی ئەم بەشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەکرد، لە جەنگی جیهانی یەکەمدا کۆنتڕۆڵی ئەو ناوچەی کرد کە بە فەڵەستین ناسراوە. ئەم خاکە سەرەتا کەمینەیەکی جوولەکە و زۆرینەی عەرەبی تێدا نیشتەجێ بوو. گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوولادا گەشەی کرد، کاتێک کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەرکی دامەزراندنی نیشتیمانی نەتەوەیی بۆ گەلی جوولەکە لە فەڵەستیندا. لە ماوەی نێوان ساڵانی 1920 تا 1940 ژمارەی هاتنی جوولەکەکان بۆ فەڵەستین زیادی کرد. ئەمەش گرژیەکانی زیاد کرد و توند و تیژی لە نێوان جوولەکە و عەرەب لە ناوچەکەدا پەرەیسەند. لە ساڵی 1947 نەتەوە یەکگرتووەکان دەنگی لەسەر بڕیارنامەی دابەشکردنی فەڵەستین بۆ دوو دەوڵەتی جیاوازدا کە یەکێکیان جوولەکە و ئەوی دیکەیان عەرەبیە و قودسیش ببێت بە شارێکی نێودەوڵەتی، بەڵام ئەمە ڕەتکرایەوە. کێشەی سەرەکی چییە؟ کۆمەڵێک بابەت هەن کە فەڵەستینیەکان و ئیسرائیل ناتوانن لەسەریان ڕێککەون. لەوانە چارەنووسی پەنابەرانی فەڵەستینی و نیشتەجێبوونی جوولەکەکان لە کەناری ڕۆژئاوادا. ئایا پێویستە هەردوولا لە قودس هاوبەش بن و دەوڵەتێکی فەڵەستینی شان بەشانی دەوڵەتی ئیسرائیلدا بمەزرێت؟ ڕەنگە ئەم بابەتەیان ئاڵۆزترینی هەمووان بێت بۆ ئەم مەبەستە و زیاتر لە 25 ساڵە وتوێژەکانی ئاشتی بە شێوەیەکی پچڕ بەڕێوە دەچن، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە کێشەکان چارەسەر بکەن. داهاتوو چی بەدوای خۆیدا دەهێنێت؟ دوایین پلانی ئاشتی کە ئەمریکا لە سەردەمی حکومڕانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکادا ئامادەی کردبوو کە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ناوی لێنابوو گرێبەستی سەدا لەلایەن فەڵەستینیەکانەوە ڕەتکرایەوە پێش ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە هەر ڕێککەوتنێکی ئاشتی لە داهاتوودا پێویستی بە ڕێککەوتنی هەردوولایەن دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە ئاڵۆزە هەڵپەسێردراوەکان، واتە تا ڕێککەوتنێکی بنبەست ململانیەکان هەردەمێنێتەوە و بەردەوامیان دەبێت.